خۆتان لە نوێنەرایەتی ڕاپەڕی بە هاوکاری ڕێیانمان لەناو ڕێکخراودا هەڵدەستین بە ئەنجامدانی چالاکی تورەکەی خام بۆ هۆشیاری ژینگەی بۆ پاراستنی سروشت و ژینگەی کوردستان و بۆ کەمتر بەکارهێنانی تورەکەی لایلۆن و دوورکەوتنەوە لە بەکارهێنانی تورەگەکانی کە پێک هاتوون لە مادە پلاستیکیەکان و ئەمانە مادەی خامن و بۆ تەندروستی بۆ ژینگەش تەندروستتر و باشترن و زووتر شی دەبنەوە لەناو سروشتدا. ئەمە لەگەڵ هاوکار دەزانین بۆ هەم ئەوەی ئاگامان لێ دەبێت توشتەکان بەشتان لە نوێنەرایەتی ڕاپەڕین هەستاوین بە چالاکی بە چالاکی تورەکەی خام هەموو ئەوەکان بۆشیکەوە دانە تۆچیەی بەڵام خەندێکەوە بڵێ یەک علاقەی چۆنی ئەگە من ئەو تورەکەی بدەمێ لە پێنا پاراستنی ژینگە و سروش لە پێنا ئەوەی ئارامبین باشبین ئەتۆ ئەو علاقەیان بدەی شتەکان بۆ دەخەونە علاقەت علاقەم بێ بۆی ژینگە پێینە علاقەی پێ بەمێن باشە حتى نقول لك اسمان او يقول لي برومان هذا هو اخلاص بخير زمانه او كل دولاتي برامدي وعد ما في بديت بسزاري كبخاري لكن جاي كما بس يا ولا لا بكبر واسالي ما بدي واسالي بخاري جنزوز شفتم بلوسته وزماني شو هنيا دي بيته ولا جاني جوز كده انا اقول
وایە دەستەکان خۆش بێت. سالاشيك بمبسي ويكا خلق وشاب بين ويتيتر علاقين يلون مكان نهين اللي علاقين يلون تورقي خا مكان بين كما بيش الا شاركاني هلب جو ودرمندي خان ودوات الاسليماني وامروش لا تاخرنا انجام ماندا وبيش تريج دراني انجام ماندا وكا زين ما ساكردنشي باشي ورزيلي وخلق باش بيش وازي لم زور سالاشي ما كردبو خوش حالك امروش باشويكي برتاو بجداريان تلا كدوا هاولتن وزوبيان پێشوازێکی باشیان لێ کردووە لە ئەنجامدا بەڵێنی ئەویان داوە کە ئەم تورەکەی بەکاردێنن چکە بەڕاستی شیبوونەوەی تورەکە لە ئەم جۆرە تورەکەی لە خاکدا زۆر ئاسانترە چاو علاقین لە مچە ساڵێک بێنێتەوە و دواتر زیان بە ژینگە و بە تەندروستی تاگەێنێت کە هۆکارێکی ڕئیسێ بۆ دروستبوونی سەرەتان و هیوا خوازین هاوڵاتیان واعی ئەویان بۆ دروست بێت لە داهاتووێکی نزیکدا ئەمە بتوانن چیتر علاقین لەم بەکارنێنن لە بڕی علاقین لەم تورەکەی خام بەکاربێنن چونکە ئەمە زیانی تەندروستی زۆر گەورە بە ئینسان دەگەێنن لە ڕووی دروستبوونی سەرەتان بۆ ئینسان و علاقین لەن لە زۆر شتی ناباش و پاشماوەی زۆر پیس دروست دەبێت ئەمە هۆکارێکە بۆی کە تا تووشیدان نەخۆشی دەردەسەری بێت بۆ ئێمە پێشنیارەکەین بۆ ماوەڵاتانی هەرێمی کوردستان و ئەوە بۆ شارە سارسکان کە لە بڕی علاقین لەن تورەکەی خام بەکاربێن و ئەگەر تورەکەی خامی تیان دەست نەکۆتوان لە ماڵەوە دروستی بکەن و بە شکل شێوەیەکی زۆر ئاسان و جوانیشی هەیە و دەتوانین بە ئەو شێوازەکەت خۆ دەتەوێت ئەم تورەکەی دروست بکەیت و قازان سوودێکی باشی هەیە هیواخوازم ئێوەش لەگەڵ دەنگی ئێمە دابن و لەم شەڕەشە گەورە سپیە بەشداری بکەن.